بڕیارێک دەرچووە کە نزیکەی 200 پرۆژە لە هەرێمی کوردستاندا دەکەونەوە کار و کاریان تێدا دەکرێت و تاوەکو تەواو ببن کە پشکی شێریشی بەرشاری سلێمانی و ئیداری گەرمیان دەکرێت. بنەچمە لای لوقمان جاف ئەندامی دەستەی کارژێڕی لە یەکێتی باڵندەران سڵاو لەوێ کاک لوقمان، ئەم بڕیارە چییە؟ چەند کۆمپانیا و چەند پرۆژەکەوێتەوە کار؟ دەستان خۆش بێت، ئەم بڕیارێکی دڵخۆشکەرەیە و تا لە بەردەستمایە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بەشی پرۆژەکان موافقەتی کردووە لەسەر ئەوەیکەوە ئێمە 206 پرۆژەمان هەیە لە پرۆژەکانی پەرەپێدانی ناوچە جیاجیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. ماوەیەکی زۆرە پەکەوت و نەتوانراوە دەست بەکاربینەوە و پرۆژەکان تەواو بکرێ. لە ئێستا حکوومەت بۆی ڕەخسا و ئەتوانێت هەنگاوێک بێتە پێشەوە و کارەکان تەواو بکە و بیخاتە بواری جێبەجێکردنەوە. ئێمە جێگای دەستخۆشی لەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕاستی کارێکی باشی کردووە ئەم پرۆژانە بچێتە بواری جێبەجێکردن و تەواو بکرێت چێتە خزمەتی هاوڵاتیان و هاوڵاتیانیش تەبەن دڵخۆشە بن بەم کارە، بۆیە ئێمە لێرە دەستخۆشیان لێکەین. ئەمەی پترۆ دۆلارەکە چییە ئەم بابەتە؟ پێشتر گرفتی چی بووە؟ ئەمەی پترۆ دۆلارەکە خۆی لەسەر شیرینی بەسەر نەوتیەکان کراوە لە ساڵی 2012 و 2013 ئەوانەیە. واتە پارێکەوە ژیراوە لە شیرینیەکانە دراوە بە پرۆژەکان، بۆ پرۆژەکان تەرخان کراوە. بەڵێ قوربان، لە ئێستاە لەو کاتیان نەتوانراوە وەکو پێویست پارەکان بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆ پرۆژەکان. لە ئێستاە حکوومەتی هەرێم ئەتوانێت هاوکارمان بێ و پرۆژەکان هەمووی تەواوکەین ئینشاءڵڵا. 200 چەند پرۆژە بوو؟ 206 پرۆژە بوو. بەڵێ پشکی شێر بەرچووەکە لە سانەوەی سنووری ئیداری سنووری پارێزگای سلێمانی و ئیداری گەرمیان و ناوچەکانی ترە. بەڵێ پرۆژەکان چی و چینەوەی کە وەستاون تا ئێستا؟ هەموو جۆرێکی لەخۆ گرتووە، خزمەت گوزاریەتیە، ڕێگەوبانیتیایە، خەستەخانە و مەکتەب و ئیتر بابەتەکان زۆرن. ڕێگەی استراتیژی گەورەی تایە؟ بەڵێ تایەتی ڕێگەی زۆری تایە، ڕێگەی تایە نزیکەی 30 کیلۆمەتر بێت، 35 کیلۆمەتر بێتیایەتی و لە ساعت 10:15 ئیشکراوە وەسێنراوە. ئەو ئەگەر ئەوە تەواو بکرێ لە ناوچەی شار باژێڕێت پێم وابێ کارێکی زۆر باشەکە. حکوومەت یعنی بە چەند شوێنێکی ترەوە ئەبەسرێتەوە و ئیسفادەیەکی زۆری لێکرێ. ئەمە کێچێتە بۆی جێبەجێکردنەوە؟ وڵی ترمە بڕیارەکە تازە دەرچووە، تر ئێمە چاوەڕانی هیمەتی حکوومەتی هەرێمی کوردستانین، بەڵکو بتوانێت لە ماوەیەکی زوودا ئەم کارانە بچێتە سەر سیستەمی خۆی و بچێتە جێبەجێکردنەوە ئینشاءڵڵا. کۆتا پرسیارم خەبارەی پارەکە چەندێکە؟ ئەوە دقیق نازانین چەندێکە، بەس کۆی ئەو پرۆژانی ماوە کە جێبەجێ بکرێن نزیکەی 300 ملیۆن دلارە. سپاس بۆ لوقمان جاف. بەڵێ ئەوەی کە جوبیستی بوون نزیکەی 206 پرۆژە بە بۆنەی ئەو بڕیارەوە وەستا بوون، بەڵام ئەم بڕیارەکە دەرچووە 206 پرۆژە دەکرێتە کار کە ڕێگەی استراتیژی تێدایە، کە کاریگەریەکی باشی دەبێت بۆ ناوچەی شار باژێر و چەندی پرۆژەی دیکەی تێدایە، بۆی ئەمای چاوەڕێن کە پارەکەیان بۆ سەرفکرێت و پرۆژەکانیان بکرێتەوە کار.